بەناوی خوای گەورە و میهرەبان هاوڵاتیانی بە شەرەفی هەرێمی کوردستان مامۆستانی ئاینی قەدرگران مامۆستانی خاوەن هەڵوێست و خۆڕاگر فەرمانبەران و موچە خۆران و کاسبکاران و تەندروستکارانی بە هەڵوێست سەرجەم چین و توێژە بوێرەکان بەڕێزە وەک ئاشکرا لە پاش 125 ڕۆژ لە بایکۆت و ناڕزایەتیەکان دەسەڵات تا ئەم ساتە هیچ بەدەمەواتنێکی بەرپرسیارانەی نەبووە لە بری چارەسەر و وەڵامی ڕازگۆیانەی داواکاریەکانمان خەریکی فرتوفێڵ و فشار و گوشاری نامرۆڤایەتی و نادیموکراسی و ناپەروەردەییە. ئێمە چەندین جارجەختمان کردوتەوە و ئێستاش دووپاتی دەکەینەوە. فشار و هەڕەشە و سزادان و چاواشەکاریەکان کلیلیکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن نین، بەڵکو دەستپێکردنەوەی دەوام وابەستەیە بە جێبەجێکردنی داواکاریە ڕەواکانمان کە مافی سەرەتایی خۆمان و دەسەڵات خۆیان لێ دەدزێتەوە و پێیان وایە ئەگەر جێبەجێیان بکات غروری بێئەرزشیان دەشکێت. ڕۆژ ڕۆژی ئەوەیە بە یەکدەنگی و بێباکانە بەدەسەڵات بڵێین ئێمە لەو یارەیە بێزراوەتان تێوەمەگلێنن، پێیان بڵێین ئێمە هۆشیارتر و ویژدان ساختر لەوەین، شەڕی هاوپیشە ستەم دیدە و بە شکۆکانمان بە ئێوەی نابەرپرس و خۆپەرست بکەین. لە کۆتاییشدا دڵنیاتان پێدەدەین، لە کۆتاییشدا دڵنیاییتان پێدەدەین ئەگەر وە کەمیشەیە گرتوو بین و یەک دەنگ و یەک جەستا هاوشان و پشتیوانی یەک بین لەو خەباتە مەدەنیەدا ئەوە پێکەوە بەم زوانە ئاهەنگی سەرکەوتنی خەباتی شکۆ و بەدەستێنانی مافەکانمان دەژێڕین. گەورەترین پند و وانەش دەدەین بەدەسەڵاتدارانی خەمسارد و لوتبەرس و ستەمکار. بەڕێزان داواکاریەکانمان ڕوون و ئاشکران و ئێمە پێداگرین لە سەریان و درێژە بە بایکۆت و خۆپیشاندان دەدەین تا وەڵامی داواکاریەکانمان دەدرێتەوە. بۆیە جارێکی تر دەڵێین بایکۆت بەردەوامە و بەردەوام دەبێت تا گەیشتن بە ئامانجەکانمان. دەستەی سەرپەرشتی مامۆستایانی وانەبێژ بورن، دەستەی سەرپەرشتی مامۆستایانی ناڕازی پشدەر، سەرکەوێ ئیرادەی گەل